ئامادەین بۆ ماوەی 2 ڕۆژە بتوڵەی کوردستان کراوەتەوە و هەروەها ئێمە وەکو کچانی نادی پێشمەرگە بەشداریمان دیاگرەوە و وەکو هەر هەموو ساڵێک ئێمە توانیمانە پلەی یەکەمی لە ئاستی کوردستان و لە ئاستی کوردستانە بەدەست بێنین وەلا ئێمە لە ئاستی کوردستان و لە عێراقیشە هەموو کاتە پلەی یەکەم و پلەی دومیش بەدەستێنین. بەڕاستی ساحەکە زۆر گەرمەوە، یاریکردن دیە زۆر قورسە، یعنی ئەگەر ساحەکە بتوانرێت تازە چاکسازی تیا بکرێەوە هەروە ئەم گەرمیەی چاپ کرێ لەوانەیە یاریەکان زۆر بە باشتریش بەڕێوە بچێت. ڕاستە بە بەراورد بە ساڵەکانی پێشتر ئێستا وەرزش زۆر برۆ پێشتر چۆوە، هەروەها یاری تێنس بە تایبەتی ئێستا زۆر یاریزانی کچی باشی تیا دروست بووە، ئەو مای خۆشحاڵیە بۆ کوردستان کە توانی وانە یاریزانی کچ زیاتر داخڵی یاریەکە بن و یاری بکەن. داوا لە دایک و باوکانەکەم کە هەنی کچەکانیان بن بە تایبەتی بۆی بەشداری لە یاریە بکەم. بەڕاستی وەرزش زۆر یاریێکی یعنی وەرزش خۆشە، یعنی پێویستە ئەو کچان ئەو خۆشیە ببینن، کچان هەوڵ بن زیاتر بۆی جگەل لە هەر شتێ جگەل لە خوێندن بێت، جگەل لە ئیشکردن بێ بتوانن ڕاضە بکەنە بەرەوەی ڕاضە زۆر ئەستی یاریزانەکان یعنی دڵخۆشیانەکە بەرەو پێشیانە خات. زۆر سپاس بۆ کەسانی کە هەڵدارمان لە جەمعانی فەڕۆنەتی و بەخێرایی هەموو یاریەکانی شاری سلێمانی هاتن بەشداریان لەم فەڕۆنەتیە